تورکیا بەرەوکوێ؟ لە نووسینی ئیبراهیم فەرەج. گەلانی تورکیا لە سەر دەسەڵاتی شەڕخوازی ئەردۆگان زۆر خراپ هەژار بوون. بانگاوازێکی بەڕێز ئۆجەلان کە داوای ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک دەکات دەتوانێت چارەسەری ئەو گێژاوە بکات کە تورکیای تێکەوتووە. یەکەم نەخۆشی لە یەکەم دەستپێکی دامەزراندنی کۆماری تورکیا لە ساڵی 1923 بە دەستورە سەرەتان ئامێزەکەی دەستی پێکرد کە تیایدا سیستەمێکی فاشیستی سەرپێخرا بە نکۆڵی لەبوونی نەتەوەیی، کلتوری، زمان، مێژووی کورد کرد. ئیتر لەو سەردەمەوە کۆمارێکی نەخۆش لەدایک بوو لەسەر لاشەی ئیمپراتۆرێتێکی نەخۆش. لە ڕاستیدا ئەو لەدایک بوونەوەی کۆماری تورکیا چونکە لەسەر بنەمای دیموکراتیک نەبوو هەتا ئێستاش هەر نەخۆشە. ئەو کۆمارێکە ئەتاتورک و هاوکارە ڕەگەزپەرستەکانی دایان مەزران. لەو سەردەمەوە هەتا بۆم ڕۆدەگا تورکیا لە ناوشەڕی دژینەتەوەی کووردا. بە تایبەت دوای دامەزراندنی پەکەکە ڕۆژ بە ڕۆژۆ کۆمارە خراپتر نەخۆش دەکەوت چونکە یەکەم فیشەکی فەرماندە عەگید لە 15 ئابی ساڵی 1964 کە تەقێنرا ئیتر دەردی فاشیزمی تورکی خەستر کردەوە. لەو کاتەوە نەخۆشە مزمینەکەی تورکیا تا دەبرینی زیاتری لێ دەردەکەوێت. لە ناو دەسەڵاتدارانی تورکدا تەنیا ئۆزال ویستی ببێتە پزیشکی چارەسەری نەخۆشیەکانی تورکیا کەچی خۆیان نەخۆش خست و لە ناویان برد و تیرۆریان کرد. تورکەکان مێژوویەکی ڕەش و خوێناویان هەیە لە داگیرکاری خوێنڕشتن، بۆیە تا ئێستا زمانی دانوستانیان لەگەڵ کورد پێش نەخستووە. زمانی شەڕ و خوێنڕشتن تەسلیمبوونی کورد قسە یەکەمیان بووە، نەک ئاشتێکی ڕاستەقینە. ئەردۆگان و ئاکەپە لە سەرەتای دەسەڵات وەرگرتنیان خۆیان بە پزیشکی چارەسەری نەخۆشەکانی تورکیا دەناساند. دروشمی زۆریان بەرز کردەوە، بە تایبەتی قسەیان لە چارەسەری ئاشتیانەی دۆزی کورد دەکرد کە لە ڕاستیدا سەرچاوی هەموو نەخۆشیەکانی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، سەربازی، دیموکراتی، دیپلۆماسی تورکیایە. دەیانگوت ئێمە هەنگاوێک دەنین کە سیاسەکانی پێش ئێمە دوێری ئەو هەنگاوەیان نەبووە. دەیانگوت تورکیا دەکەینە مێرگێک بۆ ئاشتی، ئاوەدانی دیموکراتی پێکەوە ژیان، بەڵام خاوەنی پەیمانەکەی خۆیان نەبوون، ڕازگۆ نەبوون. تاکتیکی لە دۆزی کورد نزیک بوونەوە ئامان جێنگەیشتن بوو بە کورسی دەسەڵات، نەک چارەسەری نەخۆشیەکانی تورکیایان نەکرد، بەڵکو نەخۆشیەکانیان بە جۆرێک خەست کردەوە. لە سەدا هەژدەی خەزانی تورکیایان تووشی ئابووریەکی خراپ و داهێزراو کرد. لەم 20 ساڵەی دەسەڵاتداری تورکیادا کە ئەردۆگان فەرمانڕەوا بوو، تەنیا چەند ساڵێکی سەرەتا کە چەکەکان بێدەنگ بوون دۆخی تورکیا باش بوو، چونکە پرۆسێکی گفتوگۆی نێوان پەکەکە و تورکیا هەبوو تا ساڵی 2015 بە دەستپێکردنەوەی شەڕ لەگەڵ پەکەکە و بە دەستوەردانی ئەردۆگان لە کاروباری وڵاتانی دەرەوەی تورکیا وەک لیبیا، سووریا، عێراق، تێکچوونی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل و کەوتنە ناو ململانێ لە سووریا هێندەی تر ڕەوش و بارودۆخی ئابووری سیاسی و دیپلۆماتی و کۆمەڵایەتی تورکیایان تووشی گێژاو کردووە کە پێدەچەوت دوور نییە هاوشێوەی ئەسەد ئەردۆگان سەری خۆی حیزبەکەی بخوات. لە ناوخۆدا سیاسەتی قەیوم ناشرینترین یاری دژە دیموکراتی دژە دەنگانی خەڵک بوو. چەندین ساڵە ئەردۆگانە و سیاسەتە دیکتاتۆریانە پێڕەو دەکات. حیزبەکەی و دادگا کارتۆنەکەی خستۆتە خزمەتی بەرژۆندێ سیاسی و ئابووریەکانی خۆی. ئەگەر لە ڕابردوو ئەو سیاسەتە دیکتاتۆریانەی دانانی قەیوم تەنها دژی سەرۆک شارێوانیەکانی کە کوردەی بردەوە بوو بێت، ئێستا ئەوە دوورکە جەهاپەیەکانیشی هاتە سەر قەیوم بۆ ئەوانیشدا ئەنێت. بەڵام لە مێژوودا وا بووە هەموو دیکتاتۆرە دەسەڵات خوازەکان لە خەڵکدا کۆتاییان دێ ئەگەر کێشەکانی کۆمەڵگەکانیان چارەسەر نەکەن. ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک دەبێتەوەی چارەسەری سیاسی و یاسایی دۆزی کورد. ئاشتی پێکەوە ژیانی گەلانی تورکیا دەتوانێت کۆمارێکی نوێی دیموکراتیک و تەندروست بخڵقێنێت. دەتوانین بڵێن کڕۆکی بانگەوازەکەی ئۆجەلان دەتوانێت چەکەکان بێدەنگ بکات، بەڵام هەروەک لە دوا پەیامدا بە بۆنەی ڕۆژی ئاشتی جیهانیەوە بەڕێز ئۆجەلان دەڵێت ئاشتێکی ڕاستەقینە تەنها بە بێدەنگکردنی چەک و کۆتایی هاتنی شەڕ و پەکدادان بەدی نایات. هەر کات ئازادی دیموکراسی دادپەروەری هەموو بوارەکانی ژیانی گرتەوە، ئەو کات ئاشتێکی ڕاستەقینە دێتە دی. نەخۆشیە هەمەجۆرەکانی تورکیا لە 100 ساڵی دووەمدا هەنگاو بە هەنگاو چارەسەر دەبن ئەگەر ئەو ڕەوتە گرنگی ئۆجەلان ببێتە نەخشە ڕێگەی کار و بەرنامەی ئاکەپە و مەهەپە و جەهاپە. دەتوانین بەڕوونی بڵین هیچ ڕێگەیەکی تر نییە نەخۆشیەکانی تورکیا چارە بکات جگەل لە ڕێگەی ئازادی، دیموکراتی، دادپەروەری کۆمەڵگەی دوور لە فاشیزم و ڕەگەزپەرستی.
کۆماری دیموکراتیک چارەسەرە بۆ نەخۆشە درێژخانەکانی تورکیا.